حاجی محەممەد باخەوانی گوندی عەنەبە لە هەڵەبجە لەگەڵ خێزانەکەی نۆبەری ئەنجیری باخەکەی لێ دەکەنەوە. ئەو باخەوانە دەڵێت سێ جۆر هەنجیر لە باخەکەیدایە و بۆی بەرزی پلەکانی گەرماوە ئەم ساڵ پێگەشتنی هەنجیر پێشکەوتووە. کە هەنجیر پێگەی چەند جۆر هەنجیرمان هەیە وەکو هەنجیری ڕێحانە کە خەریکی بووین دامانەگرت لەگەڵ خێزانمە پێگەیشتە بوو. ئەوە بیدایەتی پێگەیشتنی هەنجیرە لە باخەکە. دوای ئەمە کە پێ ئەگا پێشی ئەمە ئەم هەنجیرە و هەنجیرێکی کە ئەڵێن هەنجیرە زەردە ئەویش زۆر بەلەزەت هەنجیرە زەردە پێشی هەنجیرەکانی تر پێەکە. دوای ئەو کە هەنجیرە زەردە و ئەم هەنجیرە پێگەی هەنجیری شاهەنجیرمان هەیە قەدیم هەر بووە شاهەنجیرەکان لە هەموو باخێکە ئیستا زیاتر ئەو شاهەنجیرە بەکارێنن چونکو درەنگ بەسەر ئەچێ و زۆریش ئەگرێ هەنجیرەکەی. دەچمە ناوبازاڕی هەڵەبجە و لە نرخەکانی هەنجیر دەپرسم. شاهەنجیر گرانترینە و زەردەهەنجیر و کۆچەنجیر کیلۆی بە 8,000 دینارە. دەرەجە یەک شاهەنجیرە، شاهەنجیر 10,000-12,000 هەیە. 12,000 10,000 شاهەنجیر. این شاهەنجیر. دووەم زەردەهەنجیرە، زەردەهەنجیر 8,000 حالیان. خوددان بە چاوی خۆتان میدە. دوای ڕەشەکەی ڕەشەکە لە 5 بۆ 6 هەیە. کۆیچە وردەیە کە جەنابتان بینیتان ئەڵێ بە 8. هەنجیر بەرەمێکی هاوینەیە و بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما پێدەگات. جوتیارانی هەڵەبجە هاوشەوەی بەرەمەکانی دیکە گرنگی بە بەرەمی هەنجیر دەدەن. بەڵام لە بازاڕەکانی کوردستان نرخی بەرزە و زیاتر لە 5 جۆر هەنجیر لە سنووری هەڵەبجە بەرەم دێنرێت. زیاتری ژەنجیری ئەو ناوچانە پێگەیشتوون کە ئەو هەواکەی جیاواز لە شوێنەکانی دیکە گرمترە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.